ئەو کاتە و گشتکاتێکتان هەرشاد و بەختەوەر بێت سڵاوتان بێ لە سێرێک تیڤ لە میانەی بەرنامەی ڕێژنەی ڕەنگ کە تایبەتە بە ئەزموونگەری شێوەکارانی کورد لەسەر ئاستی دنیا. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست لە وڵاتی فەڕەنساین لە شاری پاریس دیمانەی ئیمڕۆمان لەگەر هونەرمەندێکی ڕۆژهەڵاتی کوردستانە ئەویش کاکە ناسری قازی زادە ومێدەوارم لە ماوەی 25 سولەک ئاشناتان بکەم بە ئەزموونگەری ئەو هونەرمەندە فەرموو. هونەرمەندی کورد ناسری قازی زادە لەدایک بووی کوردستانی ڕۆژهەڵاتی کێنراوە بە وڵاتی ئێران. ئەو خوێندنی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی تا دەگاتە لیسانسی هونەری لە ئێران تەواو کردووە. لە ساڵی 1973 گەیشتۆتە وڵاتی فەڕەنسای خاوەن هونەر و ئەدەب و دەوڵەمەند بە کالتور بەگشتی لە تەواوی لقەکانی هونەر و ئەدەبدا. لە شاری پاریس نیشتە جێبوو گەلێ هەر بۆ برەودان بە بواری هونەری و بەرەو پێشەوە بردنی ئەزموونەکەی بۆتە قوتابی لە کۆلێژی هونەر لە ئاکام بڕوانامەی مەتریسی بەدەستهێناوە. پاش ئەوەی لە دانیشگای سۆربۆن دیۆئای هونەری خوێندووە تەنها بۆ ماوەی 4 ساڵ لە بواری ئارت پلاستیک واتە هونەری شێوەکاری، بەڵام خوێندنەکەی تەواو نەکردووە. بێگومان ئەوەی سەرنجڕاکێشە لەلایەن بەشێکی زۆری لە تابلۆکانی هونەرمەند دوو بابەتی هەرە گرنگی ناو کۆمەلگایی کوردەوارین. بابەتی یەکەم دەکرێت ناوینێم هونەری بەرگری کە گەلۆ ئەم بابەت و شێوازە لە مێژووی هونەری شێوەکاری جیهانیشدا لە زۆربەی سەدەکان ڕنگدانەوەی زۆری خستۆتە ناو تابلۆکانی هونەرمەندان. هەر یەکەو بە زۆرێکیش گزارشتیان لەم لایەنە کردووە، لەوانە هونەرمەند گۆیا و بیکاسۆ و دێلاکروا و چەندین هونەرمەندی تر. بێگومەن هونەرمەند ناسری قازی زادەش لەم لایەنە درێغی نەکردووە وەک هونەرمەندێکی کورد و خاوەن کێشەیەکی ڕامیاری و پڕ لە ترادیدیا و کارەسات هەر لە ڕەشکوژی بە کۆمەڵ لەلایەن ڕژێمەداریکرەکانی کوردستان تا دەگاتە قڕکردن و وێرانکاری و ئەنفال بەکارهێنانی چەشی قەدەغکرا و لە تەواوی کوردستانی گەورە و بە زۆرەمل لێکێنرا و بە 4 وڵاتی دوودا عێراق و ئێران و تورکیا و سووریا. هەر یەکێکیش لەم وڵاتانە لەم 100 ساڵی دوایی درێخیان نەکردووە لە هەڵسوکەوتی فاشیانەیان بەرامبەر بەگەلێک کە هەمیشە داوای ئاشەوایی و ئارامی کردووە لە ناوچەکەدا. بەڵام لەلایەن ئەم نەیارانەی بە ئاگر و ئاسن وەڵامی دراوەتەوە. بۆیە ڕەوشی هونەری بەرگری لەلایەن هونەرمەند ناسری قازی زادەر بەزەقی ڕنگدانەوەی خستۆتە سەر تابلۆکانی هونەرمەند. لە ڕێگای ڕەژڕێنجەکانیدا دەیەوێت بڵێت هونەر ڕنگدانەوەی نەهامەتیەکانی ناوخودی کۆمەلگایە، هەر لە کێشە کۆمەڵایەتیەکان نمونەی هەژاری و نادارپەروەری، جیاوازی چینایەتی و قورتکردنی ئازادی مێینە و زیندانیانی بێتاوان و گەلێک گرفتی تر تا دەگاتە کێشەی ڕامیاری گەل و نیشتمانێکی بێدەوە. بێگومان جگە لەم بابەتە کە لەسەرەوە ئاماژەم پێدا لایەنی دووەمی تابلۆکانی هونەرمەندی کورد ناسری قازی زادە کێشەی ژن بە تایبەتی ژنی ڕۆژهەڵاتی بەگشتی و زۆر بە تایبەتی ژنانی ژێردەستەی ئاخوندەکانی وڵاتی ئێران کە لە ڕاددەبەدەر دەسەوسێنرێنەوە لە ژێر ئاڵای ئیسلامدا لە تەواوی ئازادیەکانیان بێبەش کراون و بە پلەی 2-3 ناو کۆمەلگا هەڵسوکەوتیان لەگەڵ دەکرێت کە بە پلەیەک باری دەرونی ژن و کچانی ئەم وڵاتە لە ژێر هەڕەشەی قورسدایە و خۆکوشتن و سووتاندن و کۆتایی هێنان بە ژیانیان ڕۆژانە لە زۆربووندا. بۆیە بەشێکی زۆری تابلۆکانی هونەرمەند لە ڕێگای پەلەڕەنگ و بابەتی جوودا و ئەناتۆمی لەشی ژن بەڕووتی وەک پەرچەکردارێک بەرامبەر بەو دەسەڵاتە ستەمکارەی بەناو مەلا موسڵمانەکان ڕنگدانەوەی بەرپرەوانیان خستۆتە سەر بەشێک یان ژمارەیەک لە تابلۆکانی هونەرمەند لە ڕێگای دابەشکردنی ڕەنگ و ڕووناچی و تاریخیەکان کە مای سەرنجدانن. ئەوەی شایانی باسە دوایین بەرهەمەکانی هونەرمەند ئاماژەیەکن یان گزارشتەیەکن لە کۆڵبەرانی کورد کە لە پێناوی وەدەستهێنانی ژیاری ڕۆژانەیان لەسەر سنوورەکانی کوردستان بازرگانی دەکەن. بێگومان لە پێناوی لوقمەیەکی ژیان بۆ کەسوکاریان تەنها بۆ بەردەوامی بەم ژیانە کوڵەمەدوێی تێیدا دەژین. کەچی لەلایەن چەکداران و پازدارانی ڕژێمی سەرکوتکەری ئێران گول لە باران دەکرێن و دەکوژێن.
گەلو کاکە تاوانی ئەم کۆڵبەرانە ئەوەیە کە تەنها کوردن و هەژارە کەواتە ئەوەی ماوە لە کۆتایی دەکرێت بێژم هونەری بەرگری بەشێکی بەرپرەوانی لە تابلۆکانی ناسری قازیزادە داگیر کردووە هونەرمەند وەک چەچێک لە ڕێژی ڕەنگەکان لە ڕێگای شێوازی دەربڕین و خاوەن ئاکار واتە فیگەرەتیڤ هەست و نەستی خۆی دەخاتە سەر پانتای کەڤاڵەکانی و ئەگەر بۆ ساتێکیش بێ ئارامێک بە ڕۆحی خۆی دەدات و مێژوویەکیش دەم کارەسات و بێداد وەریانە بۆ گەلەکەی تۆمار دەکات. هنري برديك وين كلمة هنري مخاطبة بالعربية أو هنريك للآن عندي هنرمند زيادة تدبينري لرجاي بابك كان لرجاي فيجا يعني بلين رندانوي زيادة إيش وأزاري كومالجا وبالتالي تجي قريب ما بس كومالجا كدواري كي تعوجي أوج بتراجع زور جورتي القدمي تراجعيەکان پەیوەندی بە کێشەی ڕامیاریەوە هەیە پەیوەندی بە کێشەی کۆمەڵایەتیەوە هەیە پەیوەندی بە کێشەی هەژاریەوە هەیە بە جەنگەوە هەیە زۆر شتر تۆ یەکێکی لەو هونەرمەندانە کە زیاتر تابلۆکانت ئەو سیفەتی پێوەیە ئەو سیمایە یاخۆ بڵێن ئەو خەسڵەتی مقاومە خەسڵەتی بەرگری دوای ڕێز و سڵاوی زۆر بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی ئێوە ستێرێک تیڤی تا تەلەڤیزیۆنی هەموو کەسە بە گومانی من کارکردن بۆ وەکو هونەرمەند دیارە وە گوتوود مێژوویەکی کۆنی هەیە زۆر هونەرمەندان ئەو جۆرە ئیشیان کردووەتە ئیش خۆیان بەرگری یا بەخۆری زیاتر مقاومەت دیارە هەر لە فەڕەنسا بووە لە ئەوروپا بووە لە وەختی ئینقلابی ئۆکتۆبردا ئەگەر چاوی لێ بکەین بە تایبەت لە ڕووسی ئەو وەختە 1914 دوای ئەو هونەرمەندان ئیشی زۆر جوانیان کردووە بەڕاستی بۆ دەبێ ئینسان بیان لەبیریان نەکات پێما بێت لە پێش هەموو کەسدا لەوانەدا ئەوەی کە من زۆر سنجف میشە ڕاکێشاوم ڕەپین بووە ڕەپین بەڕاستی هونەرمەندێکی زۆر گەورەیە کە دەبێ لەبیرمان نەچێتەوە کە چی کردو بۆ چۆن هونەری ئەو وەک ئاوێنە مشکلات و تراژێدی مەملەکەتی جامعەکە هەموویدا لە کارەکانی وەختێمە و نۆرەفرانە بینین کە بەسنا ئەو کەشتەکە ڕادەکێشن چۆن دەبینێ مەسەلەن ئیسان لە چ فەقر بەدبەختی شتەحمیدا دەژین چۆن ئەوانەی تەرسیم کردو و نیشانی داون پێما بێ کۆمەڵگای ئێمە وەک کورد وەختێکی چاوی لێ دەکەین ئێمە هەموو ژیانمان لەگەڵ تراژێدی پێکەڵ بوو ڕابردوویەکی خوێناویمان هەیە ئەو ڕابردوویە خوێناویە پێم سەیرە چۆن هونەرمەند دەتوانێت نەیبینێ مەبەستی من هەستی پێ نەکات من مەبەستمەوە نییە کە مەسەر حیزبێکی سیاسی بێت کە ئەمە ببینە پرۆپاگاندیستی ئەو حیزبە ئەوە غەڵەتە غەڵەتە چون ئەوەی کە حیزب کارەکەی دروستەیە غەڵەتە یا فێڵەبازی یا دۆزە یا هەرچی هەیە دەبێ ئەمە هەموو شتێکەوەی دەبێت کاتەوە ئەمە پرۆپاگاند بۆ هیچ حیزبێک ناکەین ئێمە ئەوەی کە لە کۆمەڵگای کورد دەگوزەرێ وەکو تراژێدی ئەمە هەستی پێ دەکەین ئەو هەستە خۆی نیشان دەدا ئەوە مەسەلەی ئەساسی
جاگە بڵێن لەگەڵ سیاست تێکەڵی دەکەینەوە هونەری سیاسی و ئەوانە هەمووی هەیە و بووە مێژوو ناتوانین پاکەینەوە ئێمە هونەرمەندانێکی وەک فەرمووت دلاکڕوا هەیە پیکاسۆ هەیە زۆربەی دیکەی هونەرمەندانی وەکو مەسەلان فەرزکەین هەر ڕێپین کە عەرزم کردی هەڵێ ئەوانە مشکلاتی کۆمەلگای خۆیان هێناوەتە نێو کارەکەیانەوە شاندا مشکلەیان مەسئلەیان بۆ وانە ئەگەر هونەرمەندێک مەسئلەی شتێک بوو ئەوە مجازە ئەو بۆ خەریکی هەر شتێک بێت فەرق ناکات چ بێت جاوەی کە فەرمووت مەسەلەی ئەو جۆرە هونەرە لە ئیشەکانی مندا دیارە من ناتوانم خۆم لۆ جودا بکەم و دوور بکەمەوە باشێک لە ژیانی منە لە منداڵیەوە تا ئێستا جا پێ بڵێن هونەری سیاسی یا هەرچی خۆی بۆ شکال هونەری بەرگری هونەری مخاومەت هونەری سیاسی فەرق ناکات مەسەلەوەی کە مشکلی من ئەوەیە چون مشکلەکەی من بووە خەریکی ئەوە بوو ئەگەرمە تعریفی بگەڕێنەوە سەرەوە ئێستا هونەر چییە هونەر ئەوەڵ لە خۆی خودی کابراوە لە خودی هونەرمەندەکەوە دەکرێتەوە دێت لە هونەرمەندەکەەوە دێت هونەرمەندێکە مشکلی فەقیری بێ فەقیری هونەرش بکە تێرە لەوانەیە کاری بە فەقیر و هەژار و کۆمەڵگا و بەدبەختیەکانیان نەدابێت بەڵام بگومانی من ناتوانێت پیاو لە خۆی لەوە بکاتەوە بەڵام شتێکی کە مهمە ئەوەیە کە دیسان نەبێتە هونەرێکی پرۆپاگاند ئێمە یەک چۆنی پێ بڵم مەیدانمان هەیە مەیدانێکی زۆر گەورەی هونەرمان هەیە لەوانێکی دنیادا ئەمە دەبێت لەو دنیادا حرەکەت بکەین هونەری ئەو ڕۆی دنیا چییە وا ناکەین کە کەیفیەتی کارەکەی ئێمە زۆر لە خوارەوە بێت کەیفیەتی کاری ئێمە ئەبێت هونەری ڕۆژ بێت ئەبێ بێت یعنی ئێمە ناکرێ بین شتێک بڵێین قسێک بکەین ئەوڵی ئەو قسەمان لە قاڵبێکی کۆندا لە قاڵبێکی تازە هەڵدەبژێرین قاڵبێکی کە لەگەڵ ڕوح و ڕەوانی ئێمە جوو بێتەوە حاجی ئەو ڕەنگی ئێمەیەوە فۆرمیونە ئەمە شتانە بەدڵ من قسەکەم بەوە دەکەم تێدە کۆشم بۆی کە ئیشەکەی من لەگەڵ ئیشی دنیایی زۆر جیاواز نەبێت نێزیک بێ لەو یعنی ئەگە هەر کەس چاوی لێ بکە و هەر کەس بیبینێ هەر کەس هونەر بۆ نییە کە خەڵک ڕازی بکە احترامێکی زۆر بۆ خەڵکەیە دیارە بۆ هەموو کەسەیە ئەسم بۆ هیچ ناکەین کە خەڵک هەموو ڕازی بن ناژبێشتیوە ئەمە شتێک حیز دەکەین شتێک دەرک دەکەین لەگەڵ عەقڵ و دانش و ئاگاهی و علمی خۆمان تێکەڵی دەکەین تەحویلی ئەمە قسەکەمان ئاوا دەکەین جا خەڵک لەوانەیە چون تەجربەیان نێ یا چاویان لەو جوورە ئیشان نەکردووە لەوانەیە پێیان جوان نەبێ مشکلە نییە دەبێ وا بێت وەکوەیە کە کەسێ ئەڵمانی نازانێت کتێبیشی ئەڵمانی بدێ گۆتێ بە زمانی ئەڵمانی بۆ میسال مەسەلا نازانێت بخوێنێتەوە معنی ئەوە نییە کە گۆتە قسەی خۆری یا قسەی نابەجێی کردبێت یا شتێکی شکسپیر بێنین بە زمانێک بزانم هۆلەندی مەسەلەن کی نابێ نازانین شکسپیر عیبەکە خۆ لە شکسپیر نییە ئەمە زمانەکە نازانین مەسەلەوەیە کە هونەرەکەش عینە ئەو شتە دەبێت هونەری کۆمەڵگا هونەری بەرگری هونەری ئەوە نێوەکە لێی دەنێن ئەسڵی کارەکەی ئەوەیە مهم ئەوەیە کە هونەرمەند ئەبێ وەزیفەی خۆی کە کارکردە چێتە پێشەوە قسەی خۆی بکە پشتی تازە بێنێ بە زمانێکی تازە بە زمانێکی ئەنتەرناسیۆناڵ ئەبێ قسە بکات ئیمش مەسەلەکەم زۆرتر بە گومانی خۆم ئەوەیە کە هەیە ئەوەم بەنەزەر بێت کە فیگوراسیۆنێکی مۆدێرن بۆی کە ئێمە قسەی خۆمان کە قسەی منیش لە کۆمەلگای کوردیەوە دێت هیچ چاوداشتی شم لە هیچ کەس نییە لەگەڵ هیچ کەسیش زانم بەڕێوەندیەکم نییە بەڕاستی بەڵام بۆ خۆم حرەکەت دەکەوە کاری من بۆتەوە
ژیانی من ینی ئەوە باشە ئەگەر بینە سەر شێوازە نوێیەکانی ئەو شێوازە نوێیانەی کە ئێستا مۆدرن بڵێن بە وەڕکشۆپ و ڤیدیۆ یا هێرمەناس و یا ئەستەری شۆڵانە شان لەو جۆرە شێوازانە تۆ هونەری مقاومە دەبینی هونەرێک دەبینی کە ڕەنگدانەوەی کێشەکانی کۆمەلگا تێدابی بڵێ من تازە لەو ڕۆژانەدا شتێکم دیت لە مۆریزۆ کاتیلیانۆ کاتالیانۆ ئیتالیانی مۆریزۆ کاتیلیانۆ بەڵێ کاتالیانۆ شتێکی وە کاتالیانۆ شتێکی زۆر جوان دروست کردووە شتێکی دروست کردووە وەک WC مستراح لە زێڕی 18 عیار تەواو عیار تەواو تەڵاق لە یەک موزەی زۆر گەورە لە نیویۆرک کڕیویانە دایانناوە توالێتێ ماڵە هەر کیلۆ و تەڵای 40,000 ئەوڕۆ قیمەتی دەبزانە چەند کیلۆیەوە نێوەکەیشی ناوە ئەمریکا ئەوانش دایانناوە لێ بەڵێ هەموو کەس دەتوانێت بچێت لەوێ کاوی خۆی بکەوێتە دەرێ نەبوو منزوری ئەوەی کە تەڵایە ئەو شتە بەڵام بزانم مەفهومەکەی چییە وانە دنیایان تەکاندا فەڕەنسا وەک ئینگلیز وەک هەموو بەڕاستی دنیایان تەکاندا ئەوە لەبیر ناچێت جێگای ڕێز و احترامە جێگای ڕێز و احترام و جێگاشیان ئەسەری هولەری زاران بەترسەوە باسی بڵێن باسی گەریلا و باسی پێشمەرگە بەگشتیان سەرداری کرد ئەوانە بەڵام ئێستا لەلایەن خەڵکی ئەوروپا بەفەخرەوە خودی ئەمریکا هەروە بەفەخرەوە باسی کە پێی دەگوت تەرۆریستن ئەوانە ئەوستاوا پێ ناکاتەوە ئەوە ئەگە جوان چاوی لێ بکەی کاکە شێرکۆ بەڵێ بۆ بەقایە بۆمانەوەیەک ئەوە دەکەن تراژێدی کوردستان تراژێدیی جیهانیە ئەنتەرناسیۆنالە خاڵدێت تەوەجوود ئێمە دەبێت ئەوە کارێک بکەین کە ئەوە وەک حسێک لەمەدا منعکس بێت کە ڕان چی دەسەوی کوردستان ئەگەر تۆزێ باسی ڕۆڵی هونەرمەندانی کورد ئێستا کە مەسەلەن بەڵێن لە ماوەی ئەو 25 ساڵەی ڕۆلی هونەرمەندان بەگشتی بە شێوەیەکی گشتی هەم شێوەکار هەم بۆی دەرێسترا بێژ گۆرانی بێژەوان هەوشان لە کوردستانی بڵێن باشوور چۆن بوو ئێستا دەبی چۆن بی لەو ڕۆژەی ئێستا بەسەر کوردیان هێنا دوای ئەو ڕێفەرەندۆمێکە لە کوردستان کراوە کە دیارە کە بڵێم ئاکامەکەشی واقعی دەچێتە زۆر بە زەرەری کورد بکەوێتەوە تۆ چۆن باسی ئەو دەتەوێت باسی ئەو بابەتە بکەی ڕۆڵی هونەرمەندی کورتی و ڕۆڵە چارەسەر دەبی چبی دەبی تابلۆیەکانیان چبی دەبی بیرۆکەکانیان چبی بەڵێ جا بەگومانی من خۆم بەعەکو باسیشم کرد هونەرمەند دەبێت بزانێم مەسەلەکەی چییە موشکلەکەی چیە مەسەلە خۆی تەڕە دەکات وەلی پێم سەیرەکەم مەسەلەی هونەرمەندێک لەو جێرە و کێشەیدا لەو بارودۆخەی کوردستاندا ئەو ڕۆژێتە مەسەلەی نەبێت بەڵام من هیچ شتێکم لە یعنی ئێستا نەیبینێ نابشتیوە گومانی من هونەرمەند مشکلاتی وەسالی لە خۆیدا منعکس دەکات ناتوانێت متاسر نەبێت هەرچەندە بە دروستی دیومانە و خوێندومانەتەوە و باسییان کردووە کە وەختێکی خەڵک هاتوونە خیابان لە دائینقلابی ئۆکتۆبری 1940 دەڵێ لە ئینقلابی رووسیا دەڵێ کاندینسکی لەسەر پەنجەرەکە دانیش بوو ویشی خۆی دەکرد باوجکە ئاگای لێبوو خەڵک دەنجیان دێ و هاوار دەکەن وەلی چاوێکی لە خوارەوە نەکرد زانێت چ خەبەرە وەلی بگومانی من هەتا ئابستراکسیۆنیش کە 1911 1910
ئەوەڵ کەڕەت بە وەسیلەی کاندووسیدا وارەکرا بێمە معنە و بێمەفهوم نییە. وەلێەوەی کە هونەرمەندانی کورد هیچ ئاگیان لەو شتەی نەبێ نازەم چۆن دەبێت نەبێت نابێ ئاقا چۆن ئینسان بەشەر دەتوانێت نەیبینێ شتانە یا حسی نەکا یا مەسەلەن جوابی منعکسی نەکا لە ئیشەکانی ئەمە هیچ شتێکم نەدیوە بەڕاستی دۆستان و لە هونەرمەندانی باشوور نەمدیوە یعنی ئەگە بڵێ بێخەبەریشم چاوری ناکەمنەوە وانە بووە بەڕاست ئەوە کامە بۆ چ دەگەڕێن بۆ سیاسەتی هەڵا بۆ نابینایی هەڵا یان دوورنەبینی لە سیاست هەموو کەس خۆ ئیجباری نییە نی بە وانێک وانە کە گەر کەسێک هونەرمەند و مەسایلی سیاسەکەی نەدی یا منعکسی نەکە هونەرمەند نییە نا من ئەو بە گومانی منەوەی کە هونەر هیچ لیمیتێکی نییە یعنی هیچ مەرزی نییە سنووری نییە ینی هێن گەورەیە وەک وەسیاوانە وەک ئۆقیانوسێکە وەک بەحرێکە ئەو بەحرە سنووری نییە هەر کەس هەر جۆرێکی پێی خۆش و حیز دەکا و مەسەلەیەکی دەتوانێت کاری خۆ بەرێتە پێش وەلی پێم سەیرە چۆن دەتوانن بەو شتەی بێوانەیەک بێنی مەسەل متاسر نەبێت لەو شەڕایدا ئەوە مەسەلەی منە من هیچم نەبیوە بە گومانی من هونەرمەند دەتوانێت یەک نەخشی زۆر گەورەی هەیە ڕۆڵێکی گەورەی هەیە لە هەموو مەسایلێکدا ئەو ڕۆڵەی دەبێت نیشاندان منعکسی بکات لە کاری خۆیدا ئێمە بینین دیارە پیکاسۆ ژیانی خصوصی خۆی ئەو جۆرە پێخۆش بوو دەیگوزەران بەڵام بێوانێک لە مەسەلەی کاتالان نەبوو لە بۆمباردان گرنیکای نەبوو هەموو لێ دەپرسێت دەڵێ ئەفسەرانی نازی کە دێنە پاریس لەگەڵ ئەوە ئیشی تۆیە نائیشی من نیە ئیشی ئەوەیە یعنی بە جۆرێک هابراک نییە کە مەسەلەن ئەو شتانە نەبینێ دەیبینێ حسی دەکات بڵاوی دەکات بۆ مەسەلەی ئینسانیەتی وەلی ئەرزشی هونەریکەی کارەکەیش بە جگای خۆیەتی وانە بڵێ مەسەلەن ئەوە تەبلیغات پرۆپاگاندی نەکردووە ئەوەی ئینسانیە ئەسڵ ئەو نێزیکەی 800-900 ئێتودی هەیە لەسەر گرنیکە 800-900 ئێتود ئەو ئسکیسی هەیە ئەو هەموو تەواهی کردووە متالایەکی زۆری کردووە لە نظر کۆمپۆزیسیۆنەوە لە نظر تەرکیببەندیەوە لە نظر سمبولیزمەوە تەواوی گرنیکە هەموو سمبولیکە هیچی بێمەعنا و بێمەفهوم نییە بەڕاست بە گومانی من ئەو تابلۆیە گەورەیە هەر سانتیمتر بە سانتیمتر مێتریزە کراوە لە نظر هونەریەوە لە نظر ئینسانیشەوە کە جێگاکەی معلومەیە لە نهایەت من دوبارە دەڵێمەوە کە هونەر هیچ سنوورێکی نییە هیچ مەحدودیەتێکی نییە هەر کەس هەر جوێکی پێی دروستە ئەونا وەک هونەرمەند دەتوانێت حرەکەت بکات جبارێک نییە کاتمە هەموو کەس کاری سیاسی بکانە
هنرمەندێک شارێکی سیاسیەکەم ئەو ڕۆژەی کوردستانی باشە بۆ سوورەگەڕانیەوە ئەوەی کە هاتووتە پێشێ کە بەڕاستی کاریگەرێکی ڕۆحی لەسەر کوردی دنیا هەیە یعنی خەڵکانێکە لەوانەیە ماوەی دوو هەفتەیە شەو ڕۆژ نەخەوتن یعنی زۆر پەرێشان و زۆر خۆشوەکاون بۆ ڕۆژە. من وەکو کەسێکە زۆرتر کاری هونەری دەکەم دیارە مەسایلی سیاسی و باسی سیاسی لەوانەیە ئیشی من بە وانەکە نەبێت بەڵێن مەسەڵەن وەلی ئەمیش وەک هەموو کەس پێوا بە حەقم هەیە قسەی خۆمم هەبێ باوەڕی خۆم هەبێ بەربێ دیارە مەسەلەی کوردستانی بۆ هەموو کەس زۆر خۆشایەن بوو یعنی ئارەزووی هەموو کەسەوەیە کە کوردستانێک بێ و ڕەفراندەمێکی بێ و چونام ئیندیپەندانتێک بێوانێ هەموو کوردێک دیارە دیتان کوردستانی ڕۆژهەڵات چی کرد وەختێکی کە ڕەفراندەم بێ بۆچی ما بێ ئارەزوویەکی سەد ساڵەی هەموو کوردێک لە سنە لە سەختر لەسەر دەر لە بۆخان لە بانێ خەڵک ڕەفراندەمیان کرد ئەو بخۆی جوولێک ڕەفراندۆمە یعنی کار ئێمەش وەکوێ ئەمەش لە ئێوە دوور نین ئێمەش ئاواتمانەوەی پێما وەکو دەیبینن 92 شتێک لە سەددا هەمووی خەڵک ڕایدا بۆ شتەوە هەموو کوردیان ئارەزووی هەموو کوردی بەڵام بە نەزەر وا دێکە ئەو مشکلاتێکە و ڕاهاتە پێشەوە بۆ جوورەی لێ هاتووە پێما دەبایە لە پێشدا ئەوەی کە چ شتێ چ پەیامەدایەکی هەیە ئەوەی خەڵکەوە ئەویان بەگوێ خەڵکیاندا ئەگەر ئێوە ڕێفراندۆم بکەن و ڕێی بدەن لەوانەیە ئاواتان بەسەر بێ لەوانەیە تێ فڵان دەوڵەت و فڵان دەوڵەتی جیران و زانم مەسەڵەن دەخەنە بکەن دێن بکەن کوشتار هەبێت دیسان حازرن ئەوە ڕێفراندۆم بکەن و ئەگەر قەرار وا بوو شتێکی وا بێ پێم وا بێ دەبایە لە پێشدا خەڵکیان جوان ئاگا کردێ ئاگایان کردایە خەڵکیان گوتبایە ئەوە دەبێت بتوانێت ئاواش لێ بێت خەڵکیان مسەلەح کردایە خەڵکیان بەسیج کردایە کۆڵان بە کۆڵان گۆڕان بە گۆڕان ئەرتەشیان دروست کردایە هەموو ماڵێک هەموو کەسێک محافظت کرابایە کاک شێرکۆ نێنچی دوای ئەوە ئەوان حەملە بکەن ئەو تەحویلی بدا ئەوی دیکەش هەڵێ ئەوە خیانەت بە خەڵک لەو جێوەی چێشەدا خەڵکی هەژار دەکوژرێ و کابرا منداڵی هەیە کابرا دایکوڵاوی پیری هەیە ئەوانە چیان بسەرا ئەوە مەسەلەکەیە ئەوەی کە لەگەڵ کوردستانێکی کە ڕێفراندۆ بکرێت هیچ کوردێک پێمابە کورد نابینم ئارەزووی هەموو کوردێکە وچی ناکاکە ئەمەی وەکو کەس دەبات توانیوانێکمان پێ بەڵام دەبایە فکری پێشگیری ئەو مشکلاتش کرابایەوە ئەوە بۆ سەری ئەو خۆڵکەی ئەوانە بەسەر نەیە وەک دەڵێ مەسەلەن هێزێکی هاوبەشت نەبی لە نێوانی هەموو گروپ و لە نێوانی هەموو بڵێن پارتە سیاسیەکان یعنی هێزی پێشمەرگەیەک هێز نییە هەر پارتە و هێزێکی خۆی هەیە دەبێت ئەرتەشی هەبێ ئارتەشێکی هەبێ میلیتاریزمێکی هەبێ بۆ خۆی بتوانێت لە دوی فکرێ بکات کە هەشتی شعبی هو ئەسلحەی مۆدێڕی ئەمریکای بەدەستەوە ئەکە شەڕی جبهەیە شەڕی پارتیزانی خۆ نییە ئیدیسمانی چوار جگا پێکەوە حملت بۆ دەکەن شەڕی قورسە هاتۆ ناتوانێ بە کلاشین کۆفێک لەبەرەوەی دەتوانێت ئەوم پوڕە لە بەردەستاندایە دەتانتوانێت ئەرتشیاوەکە لە پێی ڕاوەستن ئەگەڵە وەڵا ئەمریکا مەسەلەن بەمەی گوتۆ پشتیوانی لێ دەکەن وەکو قەت وەکو کوێیتێ ئەوە لێگە هەڵێ یەکێک باس دەکەیت وەکو کوێیت تێکتێەوە هەڵگا وەک کوێیتی لێدێ ئەوگا حملیان بۆ کوێیت کرد سەدام ڕۆی بۆ لای کوێیت دوایە و هاتوو ئەو بەزمەی بوالێ کرد ئەوە تا نەشی کرد نەشی کرد گوێرە و کێشەی ئەو حیزبانە بەدبەختەکەی بۆ خەڵک وارێ
ئەوە کەلتور بی و لە هونەر گابزانی هونەر چی بزانین نرخی هونەر و بەهای هونەر چییە و هونەرمەند چ دەکات چ ناکات بۆ ئەوەی دەکات بۆ شتێکە ناکات بەڵێ بەو ئاخریانە وازانم پێشنگایکی تایبەتکردەوە یان بەشداری پێشنگای نەخێر تایبەتی بوو کە لەوێک بوو لە پاریسی 15 کە لێرە دروستم کرد ئەلبەتە ساڵی 2016 ئەنستیتوی کوردی پاریس ئیشەکانی میدانە لە 1983ەوە تا 2016 هەمووی داران بەڵێ دەڵێ ڕۆترسپێکتیوێکی کرد لە واقعدا کە خەڵکێکی زۆر هاتبوون و زۆریش من باش بوو یعنی بە جۆرێکی ئەو قسانێکردنی دیکەم پێما بێ بگوێی زۆر کەسم بیان یاری ئەوە بۆ من شتێکی زۆر گرنگ بوو دوایش کە خەڵکێکی نەفەرم دانا لەو گالێری حاضرەوە ئەویش کە بە گومانی من ڕاستاوێکی زۆر باشی هەبوو یەک تابلۆشم دانا لە گران پالێ گران پالێ لە 2010 بەشداریم کرد پێشنگای پێشنگای تقریبا 2500 هونەرمەند بەشداریان کرد ما بێ هەوڵ لە فەڕەنسا ما من هەوڵ کەرەت بوو کە بۆ کوێک هونەرمەندی کورد بەشداری زۆر بەنەزەرم نایە بەڵێ دیارە زۆریان ئێستەقبال کرد زۆر باش بوو بۆ ئەویش لێوێ یعنی دەنگی دوای یەک تاڵ ئیشە من وەفتم لەوە دەکردەوە کە ئەو هەموو گێرە و کێشەی نێو کورد ئێمە پڕ لە عێشقین بەڵام بۆچی عێشقدانە نێو جارێکیش ئەو هەموو گێرە و کێشە و کوشتان و تەخیری و تجاری خیانەت و بەدبەختە ما بێ لەوە بەدواوە مەگە باسی کوردەکەی لەبێ کلمەی خیانەتیشی پێوە ئیزافە بکەین ئەگەر تۆ باسی ئەو تابلۆی دوات بکەی و کۆلبەرەکان یعنی ئەمانە خەڵکێکی هەندێک جار وا پێشاندەن خەڵکێکی هەزارن بەس هەندێک لەوانەیە دانیشتگایان تەواو کردی لەوانەیە بڕوانامەیەکی گەورەشیان هەبی بەڵام سویان لێ دەکات کە ئەو ژیانە بگرنە بەر و ژیانی مەرگ یانی بگرنە بەر بەڵێ ئەلبەتە زۆرتری ئەو وانەکەی کە من ئاگام لێ بێت سەردەشت و پیرانشارە بەڵێ دەسات بانەش لەوانەیە تێدا بێت خەبرم نییە زۆر لێوێ بەڵام دەزانم کە زۆرتری جهێڵەکان و گەنجەکانی سەردەشت و پیرانشار کە دەبێ نان پەیدا بکەن بۆ ماڵەکانیان بۆ دایک و بابیان بۆ منداڵی کچکۆڵەیان بۆ ژنیان ئەوانە ئیشیان نییە کاریان نییە ئیشکاریان بۆ پەیدا نابیە نان دەنێ لێرە ئەمە مشکلاتێکی زۆرمان لە کوردستانی ڕۆژهەڵات هەیە کە وەک شتێکیش کەمتر باسی دەکەن تا جگەی من ئاگام لێ بێ ئەسەن باسی ناکەن میدیای دنیا و لە کوردستانی شەما باسی ناکەن کوردستانی ڕۆژهەڵات من زۆر شتێکی وا نابینم بەداخەوە ئەوانە لە ئیش دەگەڕێن بژین وەکو هەموو کەس
تازوو هەر وەکو فەرموود زۆر کەسیان لەوانە دەرسیان خوێندووە دانشگایان تاوەکو لیسانسیان هەیە چون هیچ کارێک نییە دەبن بە کۆڵبەر وەک شتێک جێگایان لەگەڵ حەیوانی باربەر گۆڕدراوە دەبن بە بارگیر ئەوانە باربەرن و دەبن بە بارگین و کۆڵی 100 کیلۆیی 110 کیلۆیی لەسەر شاندا دەبن بەو بەفرەدا دەتاو هەمووی ئەوە ناکاتە چەند جەم دەکات چەند جەم خوازن بۆ ماڵ منداڵیان لەسەر ئەو حاڵ ئەوانە کە دەڵێ بە شەرەفن وجدانیان هەیە ناچن دزی بکەن ناکەن قاچاقچێتی ناکەن ناچن ئیسان ناکوژن ناچن بێشەرەفی ناکەن ئەوەی کە بۆی کە ژن و منداڵیان بەڕێوە بچن دایک و بابیان کە پیرن ئەوانە چی دەکەن جا چۆن ئیسان من بەمانی هونەرمەند چۆن دەتوانم ئەوە نەبینم چۆن دەتوانم لەوە متاسر نەبم ئەوەیە کە دێم چ دەکەم ئەوە دەمندا هەستێک ئەو هەستە دەبێت ئەو تابلۆیە هەوەک دەیبینی لێرە بەس دەبێ بەوە جا ئەوانە دەکوژن لەسەر ئەو حاڵە ڕژیمێکی کرد ئەوانە بە گولەی گەرم توێنیان لەسەر و بەفرێ دەڕێژە و لەوانێکەدا ئەوانە دەبێت بە چێ بڵێ پیان خوا ئەو دادگای بینولمەلەلی بەشەری مرۆڤ خوانێدی پەزای ئەو عەداڵەتە لە شوێیە ئەو ئیسانیەتە لە شوێیە کە چێ بە دادیوانە دەبێت بکات بەداخەوە هیچ خەبەر نییە من دیومە کابرا بەلاقێکی مەسنوعیەوە کۆڵی لەسەر شایدان قاچێکی نییە ژن کاکاسا کۆڵ دەبن لەوێ ژنیش دەستیان پێکردوی ئەو مشکلاتە تاکەی دەبێت با تۆزە کەمتر بدزرێ و بەشکەم ئەوانەش جنەبن تەواو تۆزە کەمتر بدزن بۆ دنیا خەرا نابێت کاک تۆزە کەمتر بزن تۆزە ویژدانتان هەبێت وەڵا واقع دەوەیە با ئەو خەڵکە بەرسی نەبێت باوکە ئاوان لێ نێ ئەوانەش کوردن ناخە ئەوانەش کوردن هەم خوێنن لەگەڵێەوە بە چێ بڵێینە بەڵێ بیرانی ئازیز و خۆشەویست لە کۆتایی ئەم ئەڵقەیەی بەرنامەی ڕێژنەی ڕەنگ کە تایبەت بوو بە ئەزموونگەری هونەرمەندی ڕۆژهەڵاتی کوردستان کاکە ناسری قازیزادە تاوەکو بەرنامەیەکی تر تا ئەزموونگەری شێوەکارێکی تر هەر شاد و بەختەوەر بن.